بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و هاوکارانم پێشکەشتان هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تر لە بەرنمەکانی تەندروستی بۆ هیوایەکە مەجای بینینیان بەرنمەتان بێت. خۆشەویستان، هەروەکە ئەزانن پاییز هاتووەتەوە بە دەستپێکی پاییز بازی لە نەخۆشیەکانیش دیسانەوە سەر هەڵدەنەوە. ئەو نەخۆشیگەریشە دیارە زۆرتر نەخۆشیگەرێکن کە دەستگای هەناسە ئەگرن، وەکو هەڵامەت، وەکو ئانفڵانزا. بەڵام ئەمساڵ لە چاو ساڵانی پێشووە کۆکەڕەشە یارە قۆزەڕەشە دیسانەوە سەری هەڵداوەتەوە. ئەوەی کە ئەهەمیەتی ئەو بابەتە چییە کە ئەم بەرنامانە تەرخان کردووە؟ ئەهەمیەتەکەی ئەوەیە کە باوجودی ئەوەی کە تقریباً 110 ساڵە لەو ماوە کە واکسنەکەی کۆکەڕەشە دروست کراوە و کاتی خۆیشی زۆر قەتڵعامی کردیانی مەرگومیرێکی زۆر کاتێکە واکسنەکەی هێشتا دروست نەبوو، بە تایبەت لە ناو مناڵانە بووی. ئێمە نەبڵێن کە ڕیشەکەن بوو، بەڵام کە لەگەڵ کۆکەڕەشە شتێکی وا نەبوو کە ئەهەمیەتی بێت، یا ئەوەی کە لە سەدر و لە ئەوەڵی مەترسیەکانە بێ بۆ تەندروستی و سڵامەتی گیانی ئینسانەکان. بەڵام ئامارێک کە ئەمساڵ بڵاو بووەتەوە ئەوەیە کە هەرەوەی کە لە ماوەیەکی کورت کە پاییز دەستی پێکردووە لە چەند ناوچەی جیهانە کە ئەتوانین بڵێن لەم سەر بۆ ئەو سەری دنیاە ناوچەکان جۆرە و جۆرە. بەڵام لەو مەناتەقەی کە پاییز زۆر هەستە کردێ بەرچاوە، یانێ بای هەیە، هەواکە ئەشکێت، سەرماز، بارانە، لەوێ زۆر بینراوە کە قۆزەڕەشە یا ئەو کۆکەڕەشە سەری هەڵداوەتەوە. هەر لەو ئامارە کە بەراوردیان کردووە بە چاو ساڵێ لەوە پێش 3 ئەوەندە زیادی کردووە. بۆ وێنە ئەگەر ساڵێ لەمەوبەر هەر لەم کاتانە ئەم نەخۆشیە 10 کەس بوێت لە ناوچەیەکە، ئەمساڵ 30 کەسە. باوجودی ئەوەی کە نەخۆشیەکە واکسنی هەیە و ئەتوانین بڵێن کە ئەو واکسنە یا ئەو کوتانە لە هەموو کاتێکە بۆ هەموو کەسێک ئەوەشرێت، چونکە هەر مناڵێکە هاتە دنیاوە لە مانگی 3-6 دواتریش تا 6 ساڵێکی ئەو سێجارە ئەو واکسنیانە بۆ ئەکوترێت. دوای ئەوەیشە ئەتوانن یەک جارێک تر وەکو دەورێکی یاداوەری یا تەکمێڵی لە تەمەنی سەروترە ئەو واکسنە بکوتن. بەڵام ئەوەیەکە بۆ مناڵان هەموو کاتێک کە تێنە دنیا تا 6 ساڵێکی ئەو واکسنە 3 جار وەرەگرن. دیارە لەسەر چۆنیەتی واکسنەکەی کۆکەڕەشەش حتممە ئێمە قساکەین. بەڵام ئەوەی کە هاتووە دەبەرەوە کە بۆچیە، ئایا ڕێکارێک هەیە کە بەری پێ بگیرگێت؟ من ئیشارە بەوەی شەکەم ئەنواعێک لە کۆکە کە ئایا هەڵامەتە یا حاڵەتگەرێکی حساسیەتە لە کوردستان یا لە ئێرانیشت گزارش کراوە، بەڵام پەنجە نەخراوەتە سەر ئەوەی کە حتممە کۆکەڕەشەیە. چۆن بەڕاحەتی ئەگوازرێتەوە، ئەو احتماڵی هەیە کە ئەو چەند خاڵەکە لە دنیا تووشی ئەو نەخۆشیە بوون پەرەبسێنێەوە شوێنگەرێکی زۆریش بەرزە بێتەوە ئەو نەخۆشی. هەروواکە وتم بە چاو ساڵی پێشوو هەرم کاتە لەو شوێنانەیە کە سەری هەڵداوە ئامارەکە 3 ئەوەندەیە. ئەگەر لەسەر کۆکەڕەشە خولاسەیەک ئەرزخەمەتانەکەم، نەخۆشیەکە نەخۆشیکی عفونیە، ئەو چۆکەی کە ئەوێتە هۆکار بۆ نەخۆشیەکە باکتریە. بۆیە ئانتیبیۆتیک چونکە باکتریە تەسیری هەیە، دەور و نەخشی هەیە لەسەری. بۆیە ئەگەر کەسێک تووشی نەخۆشی کۆکەڕەشە بوو، یەکێک لە چارەسەرەکان، یەکێک لە دەرمانەکان ئانتیبیۆتیکە. معموڵەن ئەوەی کە عفونەتەکە باکتریایە، ئەو کەسێک کە تووشی ئەو عفونەتە بێت، عفونەتەکە کە ئەڕوا بۆ لەشی بە پێچەوانەی هەڵامەت زوو خۆی نیشان نادات، ئەو کەسە تووشی کۆکە ئەبێت، کۆکەکەیشی زۆر قرس و سەمینە، بە تایبەت لە کاتی هەناسە لێدانە کە ئەم بە تایبەت لە مناڵانە ئەتوانێت ئەو کۆکە ئەوەندە تون بێت کە هیچی هەناسەیان تونەبێت کە حاڵەتێکی وەک سیانۆز بیان توش بێت. سیانۆز ئەوەی کە پێسیان بەرەو
بۆربوونەوە یعنی ئۆکسیژنی لەشیان کەمە بێتەوە وەزە پێویستیانەوێ بە ئۆکسیژن هەروواکە لەم وێنەکە هاوکارم هاوڕە هیوە نیشانتانیەدات ئەو حاڵەتە بۆ مناڵان پێشتێ و هەروەها شدەتی ئەو کۆکە ئەوەنە زۆرە کە ئەتوانێت تووشی ڕشانەوەیان بکات یعنی کۆکەکە جیاوازی هەیە لەگەڵ ئەو کۆکە یا ئەو نیشانەگەرەکە لە هەڵامەت و سەرماخوردگیە خۆی نیشانەدا نیشانەکانی تا ئەو کەسەکە تووشی کۆکە ڕەشە بێت تای هەیە ماندوویەتیە کە ماندوویەتیەکەی زۆر بێهێزە و کەسە خەوی تووشی مشکلە ئەبێت وە هەناسە بەتایبەت هەناسە ئەویش لە مناڵانە کە مشکلەکەی چەند ئەوەندە زۆرترە بە چاو جوانان و ئەوانەی کە بە ساڵا چوون تقریبا یەکێکتر لە نیشانەکانی کۆکە ڕەشە ئەو درێژماوەی کۆکەیە کە بە کۆکەی سەڕۆژەیش مەشهورە یعنی ئەو کۆکە حتا ئەڕوا تا 3 مانگ یا 3 مانگ زۆرتر بۆیە بە کۆکەی سەد ڕۆژەیش ناوبانگی دەرکردووە بەڵام پرسیار کراوە کە بۆچی هەم ئامارەکەی چوەتە سەرەوە هەم بۆچی ئاوا بەم چاوای کە بە پێش ساڵانی پێشوو نە ئەوەی کە ڕیشان کەم کرابێت بەڵام وتویانەوە نەخۆشیە نەماوە سەری هەڵداوەتەوە بەڵام پرسیاریان کردووە کە تۆماس ڕۆسۆ کە ڕئیسی بەشی نەخۆشیەکانی عفونیە لە شاری نیویۆرک ئەڵێت کە تەوزیحێکی احتماڵی ئەگەر بڵێن کە بۆچی ئاوا زۆر بووەتەوە کۆکە ڕەشە ئەتوانین ئەمەشە بڵێن کە یەکێک لە پەیامەتەکان بە دوای کۆڤید-19 یا هەر ئەو کۆرۆنایە کە ئشارە کات کە ئێمە ئەو شتەی کە بۆ کۆکە ڕەشە ئەیبینین دوای کۆڤید-19 بازی لە نەخۆشیگەر پەریان چەند زۆرە بوونە و کۆنتترۆلەکەیان سەختەوە بوو کە وتمان ئەو نەخۆشییانە بە دوای کۆرۆنا هاتووە کۆکە ڕەشەش ئەتوانێت یەکێک لەو هۆکارانە بێت کە یەکێک لە بڵێن پەیامەتەکانی دوای کۆرۆناس هەروەها ئەڵێت کە واکسیناسیۆن من لەو سەر واکسیناسیۆنە دواتر تەوزیحەکە دەم چونکە ئەو بەرنامە لە ئێرانە نییە بەڵام لە وڵاتی وەکو ئامریکا یا چەند وڵاتی ئوروپایی بەرنمەیەکی تازەیتر جیا لەو بەرنامە جیهانیەکە بۆ واکسیناسیۆن بەتایبەت بۆ ئەم کۆکە ڕەشە هەیە من عرض خزمەتان یەکەم هەر ئشارە کات کە ئەم ڕئیسی بەشی نەخۆشیگەر عفونیە ئەڵێت کە جیاوازیکیشکە لە بین پەرسەندنی کۆکە ڕەشە و کۆرۆنا ئەیبینین ئەوە بوو لە کۆڤیدە یا ئەو کۆرۆنا ئێمە قەرنتینە جیاسازی فاصلە گوزاری ئەوەی کە بەشەکانیان جیا کردەوە ئەوەمانادی بۆیە کۆرۆنا تا حدودێ محدود کرابووە بەڵام بۆ کۆکە ڕەشە چونکە ئەو محدودیت گەرەنیە ئەو فاصلە گوزاری گەرەنیە ئەوەیە کە کۆنتترۆلکردنی زۆر مشکڵە بەڵام چۆن ئەتوانین کە خۆمانی بۆ محافزتکەین واکسنە یعنی تەنیا ڕێگەی ئەوەیە کە واکسیناسیۆنە جیا لە واکسیناسیۆن دیارە هەروواکە عرض خزمەت خۆشەویستانم کرد پێشتر کە واکسنەکەی دروست نەبوو یەکێک لەو نەخۆشیگەرە بوو کە کوشت و کوشتار و مەرگومیری زۆر لەسەرەوە بوو ئەم نەخۆشیە بەتایبەت لە ناو مناڵانە معموڵەن بۆ واکسنەکەیش کە ئەوەی کە شارەی پێکەین واکسنگەرێکی تەقویەتی یارمەتی دەر دروست بوو لە وڵاتگەرێکی ئوروپایی و ئامریکایی هەیە ئەو وەکو بۆ نەخۆشی کۆکە ڕەشە ئەوەیە لە بەتایبەت لە جوانانە ئەڵێن کە حتممە ئەو واکسنە بۆشێنن چونکە یارمەتیەدات ئەو پاتتەنە ئەو دژەتەنەی کە لە لەشە دروست بوو بەهۆی ئەو کوتانی واکسنەکانەوە ئەوانە تەقویەت دەکاتەوە بۆ ئەوەی کە ئەو مرۆڤە تووشی نەخۆشی کۆکە ڕەشە نەبێت بینەرانی خۆشەویست هەروەکە ئیشارەمان کرد لە نیشانەکانە یەکێک لە حاڵەتەکانی کە ئەمە خۆی نیشان ئەدات ئەو حاڵەتی کۆکەیە کە کۆکەکە لە ئینگلیزی وپ یعنی ئەو حاڵەتە ئەدات کە وپینگ کافیشی پیاڵێن کە ناوەکەیە بەڵام لە بۆچی ئەو ناوە ڕەشیان یعنی کۆکە ڕەشەیە یا قۆزە ڕەشیان داناوە هەم لە فارسی هەم لە کوردیە بەڕاستی من نازانم بەڵام ئەوەی کە لە زوانی لاتین و ئینگلیسیەکە ئەو ناوە دانراوە ئەو حاڵەتەسە کە
هەناسە دوای کۆکە حاڵەتێکی وپ ئاوت دەمە ئەدات هەر بەوەی کە وۆپینگیان ناوە ئەو نەخۆشیە. معموڵەن بۆ پەرسەندنی یا چۆنیەتی ئەوەیە کە ئەوانەی کە جوانان و مناڵان کە تووشی ئەو نەخۆشیاون عەلایمەکەی نیشانەکان هەروەکو سەرماخوردگیە، هەست بە ماندوویەتیەکات، احتماڵی هەیە کە کۆکەیشی هەیە، بەڵام بە پێچەوانەی سەرماخوردگی معموڵەن 6 تا 21 ڕۆژ ئەخایەنێت کە تا ئەو نیشانەگەرە خۆی نیشانەدات و ئەوەی کە ئەو کەسێتر یعنی ئەو ماوە زۆرە ئەخایەنێت کە ئەو میکرۆبەکە و ئۆفونەتەسە خۆی بڵاوە کاتەوە لە ماوەی ئەو تا 3 هەفتە مەجای هەیە ئەو میکرۆبەکە خۆی نیشانەدات کە معموڵەن نیشانەکانیشی کۆکەیەکی زۆر تونە کە بەهۆی ئەو نەخۆشی نیشەکەوتم هەر ئەو ناوە نەخۆشیەکە ناونراوە بە کۆکە ڕەشە یان کۆکەیەکی تایبەتە بە حدێکەوەە بۆ ناوەکەیشی من وتم احتماڵی هەیە نازانم، بەڵام ئەو کەسەی کە تووشی نەخۆشی کۆکە ڕەشایە بەهۆی ئەوەی کە کۆکەی زۆرە بە تایبەت وتمان لە مناڵانە پێسی ئۆکسیژنی کەمە بێتەوە بەرەو ڕەشبوونەوە ئەڕوات احتماڵی هەیە ئەو کۆکە ڕەشە سەرچاوەکەی ئەوە بێت. معموڵەن لە سەرماخوردگیە انتزارە کە 4 ڕۆژ 5 ڕۆژ دوای ئەو نیشانەگەرە تواو بێت، بەڵام لە ئەم نەخۆشی کۆکە ڕەشە ئەوینین دوای ئەوە نیشانەکان زۆرترە بێتەوە، یان دوای 4-5 ڕۆژ بەجێگەی ئەو پێچەوانەی هەڵامەت و سەرماخوردگی نیشانەکان زۆرترە بنەوە. معموڵەن تا 2 هەفتەیش درێژە خایەنێت، بەڵام ئەتوانێت ئاو لە لوتی شتێت، احتقان یانە ئەو حاڵەت خەفەیە لە ناو لوتە لە ناو قۆڕگا و کەسە ئۆکسیژنی پێگات. بەڵام ئێمە ئەوەی کە ئەگەر زۆر بخایەنێ ئەو کەسە کۆکەکانی ئەوەندە تونە کە حتا ئەتوانێت ئەو ئێسکی قەفەسەی سینەیە تووشی شکان کات یا ئەوەی کە تووشی ڕشانەوە بێت. بەڵام لە مناڵانە تایبەتی ترە ئەبێت چاودێریەکەیان زۆرتر بێ، حتممە بڕۆن لە بەشی پزیشک لە بەشی نەخۆشخانەکانە لەژێر ئۆکسیژنە بن بۆ ئەوە چارەسەریان بۆ دەستنیشانکەن. جیا لە ناو مناڵانە جیا لەوەی کە تاگرن گەرمای لەشیان ئەڕواتە سەرەوە، احتماڵی هەیە تووشی زگچوونیش بن، نیشانەگەرێکی پۆسی خاڵگەرێکی پۆسی لەسەر پێسیانێت خۆی نیشانە هەناسەشیان تونە بێتەوە. دیارە ئانتیبیۆتیکیش یەکێک لە چارەسەرەکانە. ئەگەر تاریخچەیەکی کورتیش من لەسەر واکسنەکەی بۆ بینەرانی خۆشەویستمان لە ئاخری بەرنامەکە عرض بکەم، ساڵ 1914 یانێ 110 ساڵ لەوە پێش تقریبەن لە چەند شوێنە لە چەند ئازمایشگا تاقیقەکرا، بەڵام ئاخری مجەوەزەکەی گر لە وڵاتی ئامریکا کە واکسنە ئەتوانێت بۆشرێت لێنە هەر بە جیا ئەوەشیە تا ساڵ 1948 لەگەڵ دوو نەخۆشیەکی ترە کە واکسنەکان ئەوانیش دروست بوو تێکەڵ کرا ئیسە بەناو واکسن سێگانە بەناو واکسن سەلاس لای خۆمانەوە کە یانی واکسن سیانی مەشهورەکە کوزاز و دیفتری و ئەم کۆکە ڕەشەسە. دیارە دیفتری خۆیشی یەکێک لەو نەخۆشیگەرە بوو کە بە نەخۆشی ڕەش ئەناسرا و ئەوە بوو کە قڕگی تووشەگەر و دیفتری لە وشەیەکی یونانی و هاتووە بە معنای چرم ئەو پەردەی دروستە بوو لە قڕگە کە ئەو پەردە ئەوە تون بوو وەکو چرم وا بوو، یانێ ئەوە بوو بە دیفتری ناسیە. لە ساڵ 1948 ئەوەی کە ئەو واکسنەی کە ئەوە شرێت بە تایبەت لە مناڵانە کە لە 3 جارە تا 6 ساڵێکی بۆیان تەزریق ئەکرێت ئەو واکسن سەلاسەسە کە کوزاز و دیفتری و کۆکە ڕەشەست. لە 1990 کە لای خۆمانە بە DTP ئەناسکە DTAPI بووچک پێ واکسنێکە کە واکسنێکی کومەکیە کەمە دەستکاریان کرد لە ژنتیک ئەو واکسن کۆکە ڕەشە کە احتماڵەن ئەگەر کەسی عوارزێکی بێت تووشی ئەو عوارزە نەبێت. وتم لە وڵاتگەرێکی ئەمریکا و چەند وڵاتی ئوروپا ئەو واکسنە فعلەن هەیە بۆ جوانان ئەڵێن کە یارمەتی دەرە تەقویەتیە بتانن ئەو واکسنە تەزریقکەن بۆ ئەوەی کە تووشی کۆکە ڕەشە نەبن. معموڵەن ساڵ 2006 تەوسیەکی تر کرا کە حتممە ئەو دۆست تەقویەت کننده کە
هەیە چونکە تەغیراتی تریش دریا لە ناوی ئەوانە ئەتوانن وەکو ئەوەی کە ئەو بەرگریک بێت بەرگری لەش بووەنە سەرۆ لە بەرامبەر کۆکە ڕەشە بتوانن یارمەتی دەریان بێت. بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارێشمان لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە خۆشی و تەندروستیتان بۆ ئاواتە خوازم تا پێگەشتنەوەمان لە بەرنامەیەکی دیکە.